سپێدە باش و خێراتی بۆ بەنامەیە بەیانی باش کوردستان. سپێدە باش بەیانی باش سپاس بۆ ئێوەش. مامۆستا بەناز ئەگەر سەرەتا ئاماژە بە دیاریکردنی ڕۆژی جیهانی تەلەڤیزیۆن بکەم ڕۆژە بۆچی دیاری کراوە؟ بەڵێ سەرتا بەینتان باش بەیانی لە هەموو بینەرانی بەڕێز باش پیرۆزبایی تازەکردنەوەی کەناڵەکەتان لێکم و پیرۆزبایی لە هەموو سەرجەم ئەو کەسانە ئەەکەم کە لە باری ڕاگەیاندنا ئیش ئەەکەن بە تایبەتی ئەوانەی کە لە تەلەڤیزیۆندا ئیش ئەەکەن و لە پشت کامێرا و لە بەردەم کامێرا ئیش ئەەکەن و ئەوانەی کە وەک سەربازی بوون بوومان کە کەس نایان بینێ بێگومان ئەوانن کە کاری هونەری ئەەکەن کاری پشت کامێرا ئەەکەن بۆیە پیرۆزبایی لە سەرجەم هەموو کارمەندان ئەەکەم لە هەموو ڕاگەاندن کارێک ئەەکەم کە لە کەناڵە بینراوەکان تەلەڤیزیۆنەکاندا کار ئەەکەن چکە بەڕاستی بینراوەکان کەناڵە بینراوەکان کەم بەسم تەلەڤیزیۆنە ئەتوانین بڵێن قورسترین کاری ڕاگەاندن لەم مەجاالە لەم ئامرازایە دەبێنرێتەوە لەبەرەوەی کەناڵەکە خۆی لە خۆیدا ئەوەیە کە بە بینین و بیستن ئیش دەکات دواتە دوو حەسی تا بەکارە دوو هەستی تا بەکارە بۆیە ئەمە کارێکی قورسە بۆ کارکردن لەسەری وەک بەراورد لەگەڵ ئەمرازەکانی ترە کە ئەمیش ڕادیۆیە ڕۆژنامەیە بۆ نمونە ئەوانی تریش کە دوای ئەکرێ قسەی لەسەر بکەین. بەنسبە دیاریکردنی ئەمڕۆ وەک ڕۆژی جیهانی تەلەڤیزیۆن 21 نۆڤەمبەری تقریبا ساڵی 1996 ئەگرێتەوانێت کە ئەم ڕۆژە لەلایەن کۆمەلگەی نەتەوەی گرتوەکان دانراوە بۆ مەبەستی قسەکردن لەسەر گرنگی تەلەڤیزیۆن و ڕۆڵی تەلەڤیزیۆن لە کۆمەلگا و لەسەر ئەو دەور و ڕۆڵە گرنگی کە ئەیبینێ لەسەر کۆمەلگا و دووبارە لەگەڵ ئەو دەوری کە تەلەڤیزیۆن ئەیبینێ لە دروستکردنی بۆ نمونە ڕایگشتی لە کارکردن لەسەر مەجای اقتصادی ئابووری سیاسی کۆمەڵایەتی دروستکردنی ئەمن و ئاسایشێکی ئارام بۆ کۆمەلگا بۆیە بە پێویست زانراوە ئەمە بەم جۆرە دیاری بکرێت بۆ ئەوی ئەم بزانێت کە تەلەڤیزیۆن ئەم ڕۆڵەی هەیە ئەم ڕۆڵ لە کۆمەلگا دەبینێت بۆ ئەوەی کە زیاتر قسە لەسەر ئەم بابەتانە بکرێت. بەناسخان ینی تەلەڤیزیۆن توانیوێتی ئەو ڕۆڵە ببینێتن؟ ئەمە پرسیارێکی گشتگیریە ینی ئەکرێ بڵێ ئەکرێ بڵێ نە ئەکرێ ینی کە بڵێ بڵێ یان بڵێ نەخێر ئەوەش هەروە بە ئاسانی ناوترێ بێ بۆ نمونە داتات لەبەردەستابێ بۆ نمونە توێژینەوەیەکە لەبەردەستابێ ڕاپرسیەکی جێی مۆسوق بێت کردبێتت لەبەردەستابێ بە داتا و بە ژمارە بێ بەدەستەوە کە بڵێ بۆ نمونە بڵێ لە کۆمەلگەی کوردیا تەلەڤیزیۆنەکان ڕۆڵی خۆیان بینیوە بەپێی ئەم داتایانە یان بۆ نمونە تەلەڤیزیۆن ئەو ڕۆڵەی نەبینیوە بەپێی ئەم داتایانە یعنی ئەمە مۆزوعێکی قورسە بەڕاستی ناکرێت هەرکەس لە خۆی جێ خۆیەوە هەستێت بڵێن نەخێر یاخود بڵێ بێگومان ئەبێ ئەو شتا بەڵگانت لەبەردەستابێ بە ئەنجامدانی توێژینەوەیەکی گەورە ڕاپرسێکی گەورە. باشە ئەنی ڕۆژێک تەرخان کرا بۆ ڕۆژی جیهانی تەلەڤیزیۆن ئەوە زانڕیانی پاڵنەر هۆکار چی بوو کە ڕۆژێک دەستنیشان بکرێت بۆ تەلەڤیزیۆن؟ ئەوەی کە پێشتر ئاماژە پێدا دانانی ئەم ڕۆژە بۆ تەلەڤیزیۆن ئەوەیە کە باس لەوە کراوە کە ئایا تەلەڤیزیۆن ڕۆڵی هەیە لە دروستکردنی بۆ نمونە ئەمن و ئاسایش بۆ کۆمەلگا تەلەڤیزیۆن ڕۆڵی هەبێت لە بژانەوەی ئابووری کۆمەلگا تەلەڤیزیۆن ڕۆڵی هەبێت لە دروستکردنی کۆمەڵایەتی لەنێو کۆمەلگەیە بۆ نمونوتمان ئەبێت لەم بارانە ئیشکا لە بواری سیاسی تەنمەی سیاسی لە گەشەکردنی سیاسی لە بواری ئابووری لە بواری کۆمەڵایەتی لە بواری دابینکردنی ئەمن و ئاسایشە یعنی تەلەڤیزیۆن خۆی ئەمانە بۆیە دانراوە ئەم ڕۆژە باز لەوانە بکرێت بەڵام پێشتر کە ئەگەر چاوێکی سەرە بخشێنین بە نێو مێژووی ئەمرازە ڕاگەیاندنەکانە ئێمە ئازانین کە ڕۆژنامە کۆنترین ئەمرازە لە ساڵی 1660ەکانەوە ڕۆژنامە دروست بووە یەکەم ئەمرازە بە دوای ئەوە ڕادیۆ دروست بووە 1906 ئەنجا بە دوای ئەمە تەلەڤیزیۆن دروست بووە کە لە 1884ەوە ئیش لەسەر ئەم ئەمرازە کراوە هەر زانایە بۆ خۆی هەستاوە ئیشی لە سەر مەرحەلەیەکی دروستبوونی تەلەڤیزیۆن کردووە هەتا تقریبا 1936 بۆ 39 کە اینجا ئەمە بووە بە پەخشێکی سابت کە تەلەڤیزیۆن ئیشی لەسەر کردووە ینی ئەم مەرحەلانی هەمووی بڕیوە ینی بەڕاستی ئیشکردنێکی قورسە بۆ تەلەڤیزیۆن اینجا دوای ئەوە زانایان هەستاون ئیشیان لەسەر ئەوە کردو تا بزانن ڕاگەیاندن بە ئام ئەو ئەرکانی کە هەیەی لەسەری چیەتی بەڕاستی ئێمە ینی ئەزانین کە هەموو ئەمرازەکانی ڕاگەیاندن لایانی خراپەشی هەیە و لایانی باشەشی هەیە یانی ئەگەر بێتە سەرەوەی کە بڵێ
ڕیزیکەی لایەنە عیبەکانی خراپەکانی و ڕیزیکەی لایەنە باشەکانی ئەتوانی چەندین خاڵەوەی بین سەر کاریگەریەکانی تەلەڤیزیۆن ئەگەر باس لە جیاوازەکانی بکەین لەگەڵ ئامرازەکانی دیکە بەتایبەت وەکو جەنابەت ئاماژەت بۆ کرد جیاوازی لەگەڵ ڕۆژنامەکان گۆڤارەکان و لە ئێستاشدا تەکنەلۆژیا کە ڕۆڵێکی سەرەکیە لە ژیانی هەر تاکێک و کۆمەڵگەی کوردیش بە هەمان شێوە جیاوازی تەلەڤیزیۆن لەگەڵ هەر ئامرازێکی دیکە چییە لەگەڵەوەی کە ئێستا هەموو کەس ئامێرە تەکنەلۆژیەکان بەکارێنێ سەرچاوێکی باشی زانیاریە ئەوی بێوێت لی دەچەکە بەڵام لەگەڵەوەشدا تەلەڤیزیۆن هەر بایەخی خۆی هەیە هۆکاری ئەو جیاوازیە بۆ چیە گەڕێتەوە یان جیاوازیەکە چییە؟ بێگومان هەر ئەمرازێکی ڕاگەیاندن تایبەتمەندی خۆی هەیە یعنی ئەکرێ بڵین ڕۆژنامە کاغەزی کە یەکەم ئەمرازی ڕاگەیاندنە پێیا بووە چەندین تایبەتمەندی هەیە بەدوای ئەوە رادیۆ بەدوای ئەوە تەلەڤیزیۆن ینی زۆر جار پرسیاری ئەوە کراوە لە ناو زانستی ڕاگەیاندنە ئایا کە بۆ نمونە تەلەڤیزیۆن سری هەڵداوە رادیۆی سڕیوەتەوە رادیۆی سری هەڵداوە ڕۆژنامەی سڕیوەتەوە ئایا ئێستا تۆڕە کۆمەڵایەتیەکان میدیای کۆمەڵایەتی کە سری هەڵداوە تەلەڤیزیۆنی سڕیوەتەوە ئەمە ئەڵێن نەخێر بە هیچ شێوەیەک ئەمرازێک کە دەرئەکەوێت ئەمرازی پێشخۆی ناتوانێت بسڕێتەوە لە 100% بەڵام کار ئەکاتە سەر ڕێژەی بینین و بیستن و خوێندنەوە ینی کاتێکە رادیۆ سری هەڵداوە کاری کردو لەسەر کەمکردنەوەی بینینی و ڕۆژنامە کە تەلەڤیزیۆن سری هەڵداوە کاری کردو لەسەر بیستنی رادیۆ کە ئێستا تۆڕە کۆمەڵایەتیەکان و میدیای کۆمەڵایەتی سری هەڵداوە کاری کردوتە سەر بینینی تەلەڤیزیۆن بێگومان ینی ئەمە جیاوازیان هەیە هەر ئەمرازێکی ڕاگەیاندن تایبەتمەندی خۆی هەیە ئەگەر بڵێن جیاوازی تەلەڤیزیۆن لەگەڵ ئەمرازەکانی تری وەکو ڕۆژنامە و لەگەڵ رادیۆیە بەراوردەکەین تەلەڤیزیۆن تایبەتمەندی خۆی هەیە ئەویش یەک تایبەتمەندێکی ئەوەیە کە بە بینین و بیستن بەدەنگ و ڕەنگ ئەتوانێت سەرنجی بینەر بۆ خۆی ڕاکێشێ لە خاڵێکی ترە ئەوەیە کە تەلەڤیزیۆن ئەدباتە شوێنی ڕووداوەکە ینی لە ئەن و ساتە شوێنی ڕووداوت پیشانە بەڵام رادیۆ یان ڕۆژنامەی کاغەزی ئەمە ناتوانێت بکە تایبەتمەندی هەیە تری هەیە ئەوەیە کە تەلەڤیزیۆن بۆ هەموو چین و توێژێکە هەر لە مناڵێکەوە ئەکرێ بڵێن هەتا بە ساڵاتچوویەک بەرنامەی تایبەتیان بۆ دانی بۆیان جا بکەیتەوانێ بۆ هەموو چین و توێژێکە تەنانەت بۆ کەیبانووی ماڵ ئەتوانی بەرنامەی بۆ دانی زۆر ببێتە تەوعیە ببێتە هۆشیاری بۆ کەیبانووی ماڵ کە کەیبانێکی ماڵ نەخوێنەوە ناتوانێت ڕۆژنامە بخوێنێتەوە یان لە ئەسنای پێشکەشکردنی بەرنامەیەکی رادیۆ لەوانێت بەو شێوەیە لە چێشت لێنانێک تێنەگا بەوەی کە لە بەرنامەکە جوان پیشانی ئایا چۆن ئەم چێشتە لێ ئەندرێ ینی تایبەتمەندی زۆرە بە بەراورد لەگەڵ کەناڵەکانی ترا ئەم تایبەتمەندیانە وای کردووە کە تەلەڤیزیۆن جیاوازتر بێ لە هەموو ئەمرازەکانی تر بۆیە ئەکرێ بڵێن تەلەڤیزیۆن زۆرترین بینەری هەیە لە چاو بۆ نمونە ڕۆژنامەی کاغەزی یاخود رادیۆ بەڵام ینی ئەکرێ بڵێن هەر یەکەشیان بەپێی نیسبە ئەگۆڕێ بە نیسبەی بەرز نیسبەی کەم باش بەناسخان با بێنە سەر ڕۆڵی تەلەڤیزیۆنە کوردیەکان لە هەرێمی کوردستان تا چەند توانیویانە ینی کاریگەری لەسەر کۆمەڵگا دروستکەن بە تایبەتی لە گەیاندنی ئەو پەیامانەی کە دەیانەوێت بگەێنن ئەگەر بێنە سەر باسکردنی ڕاگەیاندن بەگشتی و تەلەڤیزیۆن لە کۆمەڵگەی کوردیا ناکرێت نکۆڵی ئەوەی لێ بکەین کە بڵێن هیچ ڕۆڵێکی نەبینیوە بەڕاستی ینی ڕاگەیاندن لە کۆمەڵگەی ئێمە هەرچەنە ڕاگەیاندن بۆ کۆمەڵگەی ئێمە تازەیە لە چاو هەموو پیشەکانی ترا ئێمە لە کۆمەڵگەی ئێمە کورد بەڕاستی فێری بەر کامێرا نەبوو ئێستاش خەڵک هەیە شەرمەکە لە بەر کامێرا کە لە سەر جادایگری ڕێی وەرئەگری بۆ ئەوی لێدوانێکی لێوەرگری ڕێی خۆی دەرببڕێ زانستەکە تازەیە بۆ ئێمە ئیشکردن بە عملی بە پراکتیکی لە مەجالەکە تازەیە ئێمە سەردەمانێک کە ڕژەمی بەعس هەبوو یەک کەناڵ هەبوو سەر تا سەری عێراق ئەبوو سەری یەک کەناڵکە کامێرای ئەو کەناڵانە هەر کورد نێبینی چۆن ئیش ئەکەن ڕێی کەسێک وەربگرن ئێستا بە ینی کامێرای کەناڵەکان ئەچێتە ناو خەڵکەوە ڕێی خەڵک وەرئەگرێ خەڵک بە ئازادی قسە ئەکا ڕێی خۆی دەرئەبڕێ ڕەخنە و بیانووی هەیە ینی ڕاگەانی کوردی تا ڕادەیەک توانیوێتی جێی خۆی بکاتەوە و ڕۆڵی خۆی ببینێ لە بۆ نمونە لە هۆشیارکردنەوەی خەڵک لە زۆر لە بوارەکاندا هەر لە بواری سیاسی لە بواری ئابووری لە بواری کۆمەڵایەتی تەنانەت ینی خەڵکی وا هەیە جارێک من کردم بە سوعبەت لەگەڵ هاوڕێکانم وتم خەڵک فێر بۆ ئێستا زانێ ژەرخانی ئابووری چەنە ڕۆژی چەند برمێنەوە ئەفرۆشرێ هەمووی لە ئەنجامی چییە؟ هەمووی لە ئەنجامی بینینی ئەو بەرنامانەیە کە لە کەناڵەکانەوە پەخش ئەکرێ ئەمە بێگومان جێ خۆی ئەگرێتەوانێ ینی ڕۆڵی ئەبێت ڕاگەانی کوردی و بێگومان ئەمە ژەکرێ بڵێن توێژینەوەی لەسەر بکرێ تا چەنە
أو نسبة يعني نسبة زورة برزة. ئەگەر باس لە گەیاندنی ئەو با بڵین بابەتە گرنگانە بکەین بە بینەر بە هاوڵاتی بەتا کە پێویستە بە بەراوردێک لەگەڵ ئەنتەرنێت بەگشتی با بڵین میدیای کۆمەڵایەتی باس بکەین بە تایبەت تۆڕە کۆمەڵایەتیەکان ئایا تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەتوانێت ببێتە جێگرەوەیەک بۆ تەلەڤیزۆن یان بە پێچەوانەوە یان هەردووکیان پێویستن و هەریەکە پەیامی خۆی ئەگەێنێ. بەڵێ ئێستا ئێمە لە سەردەمی تەکنۆلۆژیا ئەژین من پێشتریش ئەماژەم بەوە هیچ ئەمرازێک ناتوانێت جێی ئەمرازەکەی تر بکاتەوە بگرێتەوە یعنی بەو مانای ئێستا ڕاستێ ماڵین تۆڕی کۆمەڵایەتی دنیای گرتوێتەوە بەڵام ئێمە ینی ئەبێ ئەومان لەبیر بێ ئەم کۆمەڵگەیە هەمووی پێک نەهاتوو لەم گەنجانی هەمووی ئایپادێکی پێ و لە ئایفۆن و گەلەکسەکەیەوە سێری تۆڕە کۆمەڵایەتەکانت بۆوەکە ینی ئێمە بێ ئەومان بیر بێ کۆمەڵگە پێک هاتووە لە توێژە چینەکان کە ئەویش منداڵە گەنجە بە نێرومێوە لەگەڵ بە تەمەن و کامەڵ و لەگەڵ بەساڵاچوو ینی بەساڵاچوویەک دانیشە سێری بەرنمەیەک ئەکا چۆن نتوانێت ئایپادێ بەکاربێنێ ئینتەرنێت بەکاربێنێ ینی من گەنجیش بینم لە تەمەنی خۆماڵی فیسبوکم نییە هەی بۆ دەی خستووە ینی کە تۆ توانی لە ڕێی فیسبوکەوە لایکی چەندین سایت وەبسایتەکان بکەی لە ڕێ ئەوە هەواڵ بویستی جا بەڕاستی لە ڕێی تەندروستیشەوە لە ڕووی تەندروستیەوە گەر سێری بکەین بەڕاستی من ناتوانم یعنی خۆمان هەموو لەم کۆمەڵگەین ئەژین ئەزانی کە خەڵکێرە هەمووی فقراتی پشتی هەیە فقراتی ملی هەیە کێشی چاوی هەیە ئەین تۆ ناتوانانی ماوەیەکی زۆر لەبەردەم لاپتۆپ دانیشی یا ئایپادی پێبێ سێری ئەم سایت و وەبسایت و ئەم هەواڵانە بکەیت بەقەدەر ئەوەی کە تۆ حازر لە بەردەم شاشێکی تەلەڤیزۆنە دانیشتویت بۆ تێتە بەردەست و حازر و بابەتەکە بە پاکراوی ناوەکەی خەنە بەردەست و سێرێکیت و ئەموو بە پەخشی ڕاستە و خۆ ئەمەش ناڵم تایبەتمەندێکی تری زیندوی تەلەڤیزۆنە ئایپاد مەبەستم تۆڕە کۆمەڵایەتیەکان لەوانەیە هەنێجا ڤیددیوەکەت بۆ دانێت لایکیەکەیت بەڵام بەقەر ئەوە نیە تۆ پەخش ڕاستە و خۆکە چێتە ناو واقعەکەەوە حەدەسەکەەوە تۆ شتەکانت پیشان ئەیە ویستیشمانیانی پێشتر ئەماژم بەوە کە هیچ ئەمرازێک زڕب بەسەر ئەمرازەکەی پێش خۆی ناهێنێ بەڵام دوجارە گەڕێتەوە سەر دابزان بەرزی و نزمی ڕێژەی بینین و بەکارهێنانی. بەڵێ مامۆستا بەناس حەمە ڕەشید مامۆستای زانینگە لە بەشە ڕاگەاندنی گەلەک سپاس بۆ شرۆڤێنتە